ئێرە ساڵی 1950 دامەزراوە لەلایەن بەرەحمەتی باوکەوە ئەو لێرە بووە ئەو وەختە ئەم مەکتەبەی کاکانیت ئەوە چاخانەکەەوە بچووک بووە سەر ئۆتێل بووە ئەمە ساحەیەکی گەورە بووە حوشەیەک بووە ئێمە من لە تەمەنی حەوت ساڵەوە لێرە لەگەڵ باوکمە ئیش دەکەم هەتا ئەم کاتانە بەڵێ وەکی خۆت تەلە بەشم لە مەکتەبی فێسەلیە ئەم شوێنەی بازاری عەسری ئێستا ئەوە قوتابخانەی فێسەلیە بووە لێ خوێنم لە مەکتەب تەواو ئەبووم هات یارمەتی باوکمەیە بەڵێ باشتر بڵێم بۆتە ماڵی دووەممان چایخانی شعب ئەگەر لە نمونەیەکەوە دەست پێ بکەین هەمیشە شاعیران کاتێک هەیەن چایەکی چایخانی شعب ئەخۆن یان ئەنۆشن ئەبێتە ئیلهامێکی گەورە بۆیان شاعری کۆچکردوو بە کرپژەری لێ ئیکەرە ئێوارەکانە چایەکی چایخانی شعب ئەخوا چاکە زۆر خەسە یەکە سەر ئیلهامێکی جوانی بۆ ئەڵێ ئەو چایە خۆشە وەک چاوی ڕەش بێ شیرینی شەکر و لێوی هاوبەش بێ گەر بە یەک پیاڵە سەتینە سوڕان ئەبێ سوڕانی گەردوونیش خەش بێت من لە پاڵە دانیش من کاک بەکرد بۆ ئەم ماڵی وتی بڕوا بکە کاک ئازا پێ جوێنی ئەگەر ئەم مەسەلەم چایخانە نەبوایە ئەم موقعە نەبوایە ئەم چایە نەبوایە من نەمەتوانی و شعرا بڵێم چایخانەی شەعب ئێمە بۆتە ماڵی دووەممان لە کۆنەوە تا ئەم ساتەشی لەگەڵا بێت بۆتە شوێنی چینی ڕۆشنبیران و چینی ئەدەبی و چینی هونەرمەندان بۆتە باسوخوازی گۆڕینەوەی ئەدا و گۆڕینەوەی نییە فکری و بیرۆکەی هونەرمەندان بە شێوەیەکی گشتی کێمەی لێرە قسە لەسەر بابەتێکەکەین ئیتر بابەتەکە ئەدەبی بێ بابەتەکە هونەری بێ ئێمە ئەتوانین لە ڕێی نیقاشی خۆمانەوە لە ڕێی گفتوگۆی بینی خۆمانەوە ئەتوانین ئاراکانمان بگۆڕینەوە بۆ ئەوەی کە هەم وەکو ئەدەب بۆ هەم وەکو هونەر ئێمە بتوانین خزمەتێک کەم تا زۆر بگەین ماوەی چەند ساڵە من هاتوچۆ چایخانەی شەعب ئەمە شوێنی خۆمە هەر لێرەش نەبێ نازانم لێ شوێنی کا خۆم پیاکە خۆم پێم وایە نەخێر وەڵی هەموو شتێک دایمەن تۆ بیگردۆ سەر ئەساڵەتی ئەم شوێنانە وەکو شوێنی کللتوری وەکو شوێنی ئەسەری وەکو شوێنی ڕۆشنبیری بە سیما کۆنەکەیەوە جوانە جاران دیوارە گیرا بوو ئەو ئەهای سەبینین ئەو زەوزاشتە ناتێرێ ئێمە داشتی مناقەشەمانە کرد باسی شعرمانە کرد باسی سیاسەتمانە کرد بەڵام ئێستا ناتوانانی بەرامبەرەکەی تێبگەی حاڵی بی ئەمە بەڕاستی بربەستێکی بۆی مە دروست کردەوە بەداخۆ جاران سیمای چاخانەکە لای من جوانتر بوو بە تاکید بە درێژایی وەخت من لە دوای داوامە پێشەوەی تەقاعدم پار لە دوای داوامە یەکسەر هاتووم بێرە ماڵی دووەم بووە تا ئێوارە ڕۆشتومەتەوە ئەمە تازە ناگەڕێتەوە جوانی خۆتەزانی وەکو تەمەنی ژوایە تەمە نەگەڕێتەوەی سەمە نەگەڕێمەوە جوانی ئێرە تازە ناگەڕێتەوە لەبەرەوەی تازە بیناکە گۆڕا سیمای بیناکە گۆڕا خۆ ئێستا لە هەموو عالەمە ئێستا لە بەغا چایخانەی ئومو کەلسوم هەیە چایخانەی بەیاتی هەیە هەموو ڕواد و فەلان و ڕۆژنامەنووسان و نووسەران لەوێکەوە بنەوە چەترێکە وەکو چۆن لە مجارە شەعب ماڵی دووەمی منە چەترێکە هەمومانی کۆ کردوێتەوە لە میسر خان خەلیلی هەیە هەموو ڕوادی فەلان و ئەدیب و نووسەران لێدا کۆ بنەوە بۆ ئێمە سیمای عانە خۆشتر بوو لە ئێستا بەڕاستی وەلو ئەمە تازەگەریە شتێکی جوانەش لەگەڵ دەگەڵ شتی تازایە وانەیە بەڵام بۆ ئێمە لەکەیشی تری هەبوو بۆ نووسەر و ئەدیب بەقەسمەوە ئەو خاڵەیە وەختی خۆی ئەمە لێرە ناڵێم مناقەشەی ئەدەبی و فکری و هزر و هەموو شتەکانمان لێرە کرد ئاڵوگۆڕمانە کرد تەبادڵمانە کرد خەڵکان لە ڕانەیە لە قەڵازیە لامان دانیشت لە هەڵەبجەوە مناقەشەی زۆر شتمانە کرد جاران لە بینی مایەک بۆ مایەک لە سەعات دو و 2 مینوت تەواومان لابرد لەوێ مەزێکمان دروستە کرد ئیدارەی جلسەکان زۆربەی منم کرد لەگەڵ جەزای ساز و لەگەڵ میدیا حسینە چەندەها کۆڕی ئەدەبی ڕۆشنبیری سیاسی فکریمان لێرە گرتووە یادی حەسەن زیرەکمان کردووە لە تاران و خەڵگاتەوە بۆ ئێرە یادی کەریم کابانمان کردووە ئەوەی توانی بێتمان ئێمە
نکولیمان نەکردووە لە بەرەو پێشووی ڕووکی ڕۆشنبی لە شاری سلێمانی ئەوەی بە ئێمە کراوێ وڵی تر لە هەموو توێژەکانیان بە تابەتی لە جمعانە ئەوەیکە خەڵکی شارەکە بێت ئتر لە دەروی شارش بێت تێرە ئەمە چەمچەماڵە کەلارە کفریە هەڵەبجەیە لە هەموو شوێنە گۆڕۆکە لێرە بە تایبەتی جمعان و پێشەمان ناسراوەکان وەدە بەداوە وەکو کاک ڕۆ بێگرد و زۆر لە شاعرە ئەو ڕفەکان ئەوانە ژێنێ ئێرە هەمویان یێنێ ئێرە لە جمعانە بە تایبەتی زۆر لە پیامەقۆن سلێمانی لەم چاکانەیان کۆمەڵێک کەسانی بەڕێزی تایە یەکێک لەوانە کاک عومەری شایەکی کە خاوەنی چاکانی شەعبە دۆستێکی هونەرە دەتوانم بڵێم نییە قاڵ بۆ تۆ لە ناو دنیای هونەرە قاڵ بۆ تۆ لە ناو دنیای کەسایەتی هونەرمەندەکانە و هەمیشە بێپەروا ئێمە لە ئەنجامی مناقەشە ئەمە قسەی کا عومەرە ئەڵێ ئەگەر بەدەست من بێت ئەم دومینانەی تیان نایڵم بەدەست من بێتە شوێنێکی کەلتوری هونەری و من بۆ خاوەنی چاکانی شەعب بۆ کەسایەتەکانی کەژنیە کە سەرپەرشیەکەن هیوادارم ئەو جوانی خۆی لە دەست نایە کە ساڵانی ڕابردوونیە سمبول بوو سمبولی هونەرمەندان بوو سمبولی ئەم شارە بوو تەنانەت هەر کەسێکە لە ئەوروپا ئەگەڕایەوە ئەبوایە یەکشی کە زۆر مهمە لە چایەکانی شەعبە هەر کەسێ بێت چایەکی تیا بخواتەوە ئسلوبی دڵگاکەی ئێستا تعمیر کراوەتەوە نۆشن کراوەتەوە بەداخەوە بەڵام لە دەواازەی دەرەوەکایی تەناوە سەلیبێکمان هەیە هەر کەسێک چایە لەم چایەخانە بخواتەوە نییە لە خاچ هەترێ کە لە خاچ درا ئیتی لەو پەڕی دنیا بێنێ بیری چایەخانی شەعبەکات لەبەرەوە نیە من دەخوازم با هەر بەو نەفەسەوە بەو هەناسەوە بڕواینە چایەخانی شەعب چایەخانی شەعب نەبێتە ئەوەی کە ئێستا کەمێک هونەرمەند و ڕۆشنبیرانی تیاماوە با ئەوانیش ڕانەکەن و نەبێتە بابی گشتیەوەی نییە کە هەر تایبەت بێنێ بە دۆمینەکردن و بە هەندێک شوێنی لاوێکی و بێگومان چاقانی شەعب بە نیسبەتی منەوە کۆمەڵێ گرنگی هەیە یەکەمیان هەموو ئەو هاوڕێ خۆشەویستانەی خۆم کە ڕۆژانە حەزەکەم بیان بینم لێرە ئەیان بینم گرنگیەکی تری کە زۆر بەلای منەوە گرنگە ڕۆشنبیران و ئەدیبان و نووسەران و هونەرمەندان کە لێرە کۆ ئەبنەوە بێگومان شوێنێکە بۆ ئەوەی کە لێرە بتوانین نیقاشی وتوێژ لەسەر و ئیشە هونەری و ئەدەبیانە بکرێ لێرە ئێمە لە ڕێ ئەم شوێنەوە توانین ئەو نیقاش و گفتوگویانە بکەین ئەوەی کە خەڵکی ئێرە بێت لە دەروی هەرێم بێت ئەگە بێت سلێمانیە تێرە معناوەیە ناتۆ سلێمانی چکە وەختی خۆی ئەو خەڵکانی کە لە دەری شوێنیانە ئێرە هەموویان تێگەشتی لێرە بوون تەلەبە بوون یان مەسەلەن لێرە گۆشە کراون ئەوانە خۆشەویستی ئێمەن و زۆر سوپاتە دەکرد کە ئەوانە یەنەوە بۆ ئێرە ئەڵێ ئەگەر بێمە سلێمانی نەچێت لە چاقانی شەعب معناوەیە نەچێت بە سلێمانی شەوان نیمانە نەخێر لە بانیانەوە لە سەعات 6 تا درەنگانێک تا درەنگانێکێنەوە قاربمان هەیە قاورمە بەس قاورمان هەیە تر مەحەلەویمان هەیە چامان هەیە سارجیمان هەیە نسکافەمان هەیە ئەوانەمان هەیە کاک زۆربەی کاتەکان بیرروڕاکان بەڵام باشتر وایە بڵێم پێشووتر ساڵانی ڕابردوو زیاتر ئێمە ئەم چایەخانەی کە تۆی بینی و هەمیشە شوێنی هونەرمەندانە چەندها هونەرمەند ڕویان تێکرد چینی ڕۆشنبیران بەڵام بەداخەوە ئێستا ئەو هونەرمەندانە زۆربیان لە ژیانە نەماون یاخود نایانە ئێرە چکە با دێت نەشارمەوە یعنی خەریکە وای لێت ئێستا بۆ نوبەرامێکی سیاسیانە لە خۆی ئاوێتەکات یعنی بەداخەوە بەڕاستی چکە لەم شارەی تۆ ئەیبینی هەزاران چایەخانەمان هەیە بەڵام چینی ڕۆشنبیران و هونەرمەندان ئێمە بۆ ناچێت شوێنەکانی کات چکە ئەمە ماڵی دۆمانە من ئەتوانم هونەرمەندێکی تیا ببینم ئەگەر کەسێک بوێنیە لە شارێکی کەوە بێت ئەکترێ ببینێ ئەوەندە هاتوشۆ ناکە و هەنگاو نابرێمانەیە لێرە ئەیبینێ بەڵام ئێستا کەمتر تایە بیر و ڕاکۆکرێتەوەمانە هەمی سەرقاڵی موبایلە هەمی سەرقاڵی فەوزا و ئێستا ئەگەر بەش بە حاڵی من بێت یعنی ئەم دۆمینە کەلتوری ئەم چایەخانەیە نییە بەڕاستی کەلتوری ئەوەیە نییە ئێمە دانیشین کۆڕی تیا بکەین کۆڕی شعری تیا بکەین کتێبی تیا بناسێنین
دنیای هوەری نییە تیا فراوان کەین بۆی ببێتە شوێنێکی گشتی تەواوی ڕۆشنبیران نەک ئەو مۆرکە لە دەستبات مۆرکی ڕۆشنبیران چکە چاخانەی شعب نییە 20 ساڵە نیە بۆ ناسراوە بێتە پۆبجی و بێتە موبایل و بێتە نیە مەسەلەی نییە کۆمەڵێشتیکە کە نەخوازاوە لە چینی ڕۆشنبیلاکی هونەرمەندانە چکە ئەم چایخانە بەجددی مۆرکی هوەری وەرگرتووە ئەو مۆرکە هوەری لێ بسێنەرەوە من دڵنیام هیچ هونەرمەندێک نییە بەلای دورگاکەشیان ناڕوات بێگومان ئەم چاخانەیە هەموو ئاڕایەکی تیادا نیشێت لەبەرەوە کە ئەم شوێنە شوێنێکی گشتیە خەڵکێکی گشتی ژێتە ئێرام شوێنە لەبەرەوە هەم لە چین و توێژەکانی خەڵک هەم لە لایەنە سیاسیەکان هەم لە نووسەران هەم لە ڕۆشنبیران دێنە ئەم شوێنە بۆتە لانکەی هەمووی Are you all my personal dreams? سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانە زۆر گرنگە لەسەر شوێنی کانی ئاوا لەسەر وەک چۆن لە سێمانیە دوو شوێنمان ماوە کە کەلتور و فەرهەنگی ئەم شارە جوانن مزگەوتی گەورە و حەمەشێت من دەتوانم چایخانی شەمیشی بخەمە پاڵ بەڵام بەداخەوەوە حەمە ئەگە دوا هەناسە بات دەمێنێتەوە دوانی مزگەوتی گەورەش نییە لەوانەیە نییە سبەینێ نییە بیکەن بە بینایەکی باڵەخانە ئەو جوانێ لەدەست بە بەڵام ئەمە مادەم لە دەست خۆیانە هیوادارم ئەم چاخانەی شەعبە بە جوانی بێڵنەوە هەموو ڕۆژێکی یادگاریە جاران مەسەکۆ بوو داخلی ئێرە بوو یەکو ژووروا بوو کاک شێرکۆ بێکەس و ئەوانە ئالوێ دانیشتین موناقەشەکان گەرم و گورتر بوو بۆ نمونە یادی بەخێرە بێ باسی ئەوانش پێن عەلی بۆسکانی خوالی خۆش بەهاتە ئێرە ئێواران لە دەوری چوارە پایە بوو دێ پرسین چێ ئەدیبێک نووسەرێک چێ هەیە کتێبێکی بێ بۆی هاوکاری بکەم بۆی کتێبەکەی دەربکا بەڕاستی ئەو پیاوە جوانانە ئێستا کەم وادارم ئەمان ئەو لە بژوی ژیانیان لەسەر ئەوەیە ئەبێ حکومەت هاوکاریان بێ بۆی ئەو دۆمینۆتاڵی تۆزێک ئەها گوێتەوە ئێستا بۆی دۆمینۆتاڵی کەمتر بکرێتەوە بەڕاستی ئێمە زیاتر لەوەی ئیسفارەمەگە چکە وەکو ئیشارەتم پێدا لە پرسیارەکەی پێشووتە من ئەمە بە ماڵی دۆمی خۆم ێزانم ئەگەر لیان پرسیوم ئەگەر شەعب نەبێ ئەمێرە لەبجەی چیەکەڵێ ئەمن بە ڕەفیقی شەقام لەبەرەوەیە کێشەکەی ما لێرایە ئەو دەنگەی وڵی خۆم خۆشێ بەڵام ئێستا بۆی قاچبۆ تۆزێ هیلاگە بم ناتوانم زۆرم جۆڵێمەوە بەخوایتم مناڵەکان تێگەشت هەمووی مناڵەکان ئێستا هەمویان مەشغوڵی ئیشن بەڵام ئێستا هەر هەمانە ئیشەکە ئەو کوڕی عومەری برام کە برازامە ئەو لێرەیە کوڕێکی شبێ جابەجا ئەوی یە تێرە یارمەتیمانەیەات ئەم چاخانەیە خۆی بە دوو کەس بەستێکە ناچێ بەڕێگایە بەلانی کە بۆ تێگەشتی پێش کەس چێوێت ئێرە جوانە
Чечені, бабу мужу. Це як у Чечені, бакурбани. Everything you know is in your mind. والله وانا هم خلقي شارقنوا بتابتي الشيدة كانوا إذا نوسروا أجيبوا هنا كبيرة كاكا جاوكم شاخاني شاخاني الشعب بانو جوانا بيدانو جوانا حتى إما بابين أم شاخاني دابا بوتيت داوا كان تكشي كحبتي من كل ثاني شاب شتو بكري أم شاخاني يعني وقت خوي حتى بدس كسي خوي أبو كريكي كبو كسادي كشتي إنسان مليون يكون دوستو بيصير زي ليسك معانا يعني هو أول زوج ولا شو حسابك مليون يكيش بيت معانا لشوف كاكا في شخص عادي للسلف شاخانية إما داوكين حبتي كشتي كأورل شاخانية باتو كاكا يعني براسي ماني مليونيك فهنا كاكا وقتی خوی با تمام بودجهش یم شاخانه بکرنا برام ای با قبول ما نکرد. دوال حکومت کن إساوك جنابت أقلو كاكشي عبدول كزيادة 3 صالية إيرا كمان شاخان الشعب شاخان يعني بالجماعة وبوم مشروعي خلق مشروعي خلق تاني يستجيبوا وكو جيكشي يشتركوا بيكسوا بالرحمة بيت أخولو جول الشاعر كان يتركاكا يعني با حكمتي أوريلا وانا باتوا وبويا كيادي كاشتكوا كنوا همو كسب فخري بيوكال لكاكا دبالة بخاتي أويش توز أول شاخر الصعبة وكاكا جان